کێ لە ئێمەی مسلمان سوورەتی یوسف یان یوسف ناناسێت و نازانێت؟ کێچی مسلمانێکەیە حەز ناکە ئیحاتە و علمی هەبێ بە هەموو ئەو فەوائیدانەی ئەو دەرس و عیبرەتانەی کە لە سوورەتی یوسفدا هەیە ئیحاتەی پێ بکە؟ کێ هەیە حەز لەوە نەکە؟ بۆ چونکە سوورەتی یوسف بڕێک فەوائیدی خۆی هەیە، گەورەترینیان و پیرۆزترین فایدە ئەوەیە خوای تەبارەکە و تەعالە ئەم سوورەتەی داگرت بۆ تەسلیەی بۆ دڵدانەوەی پێغەمبەری خوا بوو صلی الله عليه وسلم کە لە کاتێکە پێش ئەوەی هیجرەت بکەن لە ڕاجح وایە لە دەی نبووەتە ئەم سوورەتە دابەزی لە عام الحزن کە مامی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم مرد و فەوتی کرد و هەروەها دایکی مسلمانان خەدیجەش ئەویش وەفاتی کرد. ئەم دوو سەنەدەی پێغەمبەری خوا کە یەکێکیان سەنەدی داخلی بوو، ئەویکیان سەنەدی خارجی بوو. سەنەدی داخلی ئەوەیە ئافرەتی چاک و باش نمونەی بوو دایە خەدیجە کە لە ماڵەوە پشتگیری پێغەمبەری خوا ئەگەر بە ماڵی خۆی بە نەفسی خۆی پشتگیری ئەکرد لە پێغەمبەری خوا، سەنەد بوو بۆی، پشت بوو بۆی، و هەروەها لە دەریشەوە مامەی پشت بوو بۆی. لە کاتێکە ئەم دوو سەنەدە وەفاتیان کرد، طبعا دایک ئیمانداران خەدیجە ڕەزای خوای لێبێ بە ئیمانەوە بە مسلمانێتی معلومە لای جەنابتان هەمووتان، بەڵام ئەبوو تاالب نە، لەگەڵ ئەوەشدا زۆر یارمەتی و پشت بوو بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، بۆ هۆیەوە بوو ناویانە عام الحزن، یعنی پێغەمبەری خوا زۆر خەمبار بوو، پێغەمبەری خوا زۆر سەغڵەت بوو، حەزین بوو. خوای تەبارەکە و تەعالە لەو ئەسنایە ئەم سوورەتەی داگرت، سوورەتی یوسف، بۆ ئەوەی پێغەمبەری خوا تەسلیە بکا و دڵی بداتەوە، بفەرمێت ئەوە بزانە تۆیش و ئومەتەکەت تەبعەن بۆ تۆ، بۆی بزانن هەچ سەغڵەتیەک لە هەچ بوارێکە خوای تەبارەکە و تەعالە تاقیکردنەوەی خۆی بۆ ئەنبیاکان کردووە، خاسەتەن یوسف سەلامی خوای لێبێ، کە ئەو اختیباراتانە بەسەر ئێوە دێ بەسەر یوسفە هات و نەتیجەکەیشی ئەوە بوو یوسف خوای تەبارەکە و تەعالە بەرزی کردەوە وەکو هەموو پێغەمبەرانی خۆی چۆن بەرزۆ کردووە لە دنیا و لە قیامەت. جا با بچینە ناو فەوائیدە، دوای ئەو فائیدە گەورەیە کە وتمان سوورەتی یوسف گەورەترین فائیدە ئەوەیە تەسلیە بوو بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە تۆ خێزانت ئەمرخواکە، یوسفیش دایکی لەگەڵ براکانی جایە، ئەگەر تۆ دەربەدەر ئەبیت یوسف دەربەدەر ئەبێ و ئەکرێتە سجنەوە، ئەگەر تۆ کەسانێک کەم بڵێن مامەکانت دوو بەشن، بەشێکیان لەگەڵتن بەشێکیان زتن، یوسف براکانی گشتی زدێتی، یوسف بەس باوکی لەگەڵێتی. ئەمە تەسلیە بوو بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، گەورەترین و پیرۆزترین فایدەی ئەوەیە.